جبرین جوینا جی هفت یا ولاتین دولمند لژاپونی خو پیشاندان اندکن. دیارده هشتنا زاروکن ساوال پیش مزگفت و نخوشخانه لسوریه بلند با. و هجمار عرب عراق کل هرم کردستان نشتجی دبن دب صدما مترسیا خلق هرمی. دم باش و بخیر هاتن برنامه دنیا کرد کنکشن جدنگی امریکا لواشنطن. خپشاندن ایرو یک شنبه لنزیک وزگاه کاباجری کاروزاوا ژاپنی کومبون بری دست پیکرنا جوینا ولاتین دولمندین گروپ جی هفت لدمک وزیرین دروین ولاتین دولمند دگنا هف الوی هاوینگاه ژاپنیش بو کومبونکا سیروجی. اف جوین کو دی وزیرین دروین امریکا، ژاپن، المانیا، بریتانیا، فرانسا، کانادا، ایتالیا و نوینری اکتیا اوروپی لی آماده بن دی پیشکی بجبو جوینا بلندا بناوی سرکردین هیروشیما لی مها پنج گولانی بسروکاتیا سرک وزیر ژاپنی فومی کیشیدا. لدمی کو دیجبرین جوینی دی بیجن نروایا جوین بتنیج بو ولاتین دولمند با پشتوانین وی آلاین ولاتین بجدار و پشتوانی کرنی لی و پیشوازی لرهبرین وان ولاتان بلند کربون. دوهی شنبه چکدارکی تقال صدان کسان کرد لپارکا کا ولایت کنتاکی دا و دو کس کشتن چارندیجی بریدار کرن. پولیس آنگود نیزی کی دمجمیر نهی شوی دوهی شنبه او رویدان لپارکا چیکاسو لباجر لویویل کنتاکی قومی پول هامفری جگری بریوبری پولیسین باجار گود بصدان کس لپارکی بون دما چکدارکی تقالکو من وان کری شش جوان برگلیان کتن. هامفری گود جی هطانها کس نهاتی شاهدیه لسروی رودانی بدا. پولیسان داخواز جهر کسی کریه زانیاری هبن دگل برپرسان هفکاریه بکا. دادوری دادگاه بلند امریکا ساموئل الیتو لروجا اینی بریاره که دادگاه که ولایت تکساس جبوس نوردار کرنا به دست خستنا حبن مایف پریستون یجبر برینه راگرتنا بریاره و دادگاه تکساسی دی پیتر دمی بده بلندترین دادگاه امریکی حتی بریاره داوی بده سر هاولا بریوه بریا سلوک جو بایدن یا بروانی ج آزادیا بکار اینانا وان حبن هری کاریگر ین جبر برینه یان داوی اینانا دو جانی هفدمه فشارن کومالین دجی جبر برینه او بریاره دادگاه پاریزیار کو سردریه دیگل پرسن لزگین ولایت اندکا بریاره ولایت تکساس را دگره و لگور اویجی او حبا بداوی اینانا دو جانی دی بردز به هاتا کو دادگاه بلند بریاره داوی بدا. لروجا اینی وزارت دادی امریکی و کمپانیا درست کرنا وان حبان داخوازه که لزگی دادگاه بلند کر هاتا کو بریاره هفتی وی مهی دادگاه تکساسی راگره. چینی برسوا رخنه روش آوا دا و راگهاند که دشر روسیا و اوکراینیا دا دی بیلاین بمینا و چکی نافروشا هر یک جوان هر دو آلیان. اول راگهاندنا قینکانگ وزیر در و یه چینی بود دو کنفرانس که روزنامه‌وانی دا دیگل آنالینا بایروبرگ یا وزیر در و یا آلمانیا کو سردانا چینی دیگه. وزیری دەرەوەی چین چینگانگ ڕۆژی هەینی میوانداری هاوتای ئەڵمانی ئانالینا بێربۆکی کرد ناوبرا و گوتی وڵاتەکەی دەیەوێت کار بۆ ئاشتی لە نێوان رووسیا و ئۆکراین بکات. هاوکات چینگانگ زۆرێکی سەرسوڕ هێنا کە گوتی بێژینگ چەک بۆ هیچ یەک لەو دوو وڵاتە دابین ناکات. کارێکی باشە کە چین ئاماژەیی بە وابەستەیی خۆی بۆ چارەسەرێک کردووە. بەڵام دەبێت ڕاشکاوانە بڵێم کە ئایا بۆچی هەڵوێستی چینە تاکو ئیستا بانگەوازێکی لە رووسیای داگیرکار بۆ ڕاگررتنی جەنگەکە نەکردووە. سەردانەکەی بێربۆک بۆ بەیژین لە دوای سەردانەکەی کۆتایی هەفتەی ڕابردووی ئیمانوئێل ماکرۆنی سەرۆکی فەڕەنسا دێت. ئاماژەکەی ماکرۆن کاردانەوەی لێکەوتەوە بەهۆی ئەوەی گوتبووی نابێت ئەوروپا لە نێوەندی ململانی نێوان ئەمریکا و چیندا لەسەر تایوان گیر بخوات. لەو کاتەوەی چین مەشق و ڕاهێنانی گەورەی لەشکری کردووە بۆ دابڕ
هەڵبڕاندنی تایوان ئاستی گرژەکان بەگرە زیاتر بوون. لە بەرامبەردا تایوان مەشقی کارەساتی جەنگ دەکات بۆ ڕاهێنان لەسەر وەڵامدانەوەی هێرشێکی چینی. هێزە جوداخوازەکانی سەربەخۆیی تایوان لەو دوورگەیەدا بە پاڵپشتی و کاریگەری هەندێک لە هێزەکانی دەرەکی سەرقاڵی چالاشیەکانی جوداخوازی سەربەخۆیی تایوانن. ئەمە ڕیشەی هۆکاری ڕەوشە گرژەکەیە لەمڕۆ لە گەروی تایواندا. ئەگەر هەر لایەنێک هیواخواز بێت بۆ ئارامی لە گەروی تایوان و هەروەها بۆ ئاشتی و سەقامگیری لە هەرێمەکەدا دەبێت هەڵوەستێکی ڕوون بگرێتە بەر دژ بە سەربەخۆیی تایوان و دەستوەردانی دەرەکی. وەزیری دەرەوەی ئەڵمانیا گوتی هەڵکشانی ئاستی لەشکری لە گەروی گرنگی تایواندا دەبێتە سیناریۆیەکی کارەساتهێنەر بۆ بازرگانی جیهانی و بۆ ئەڵمانیا کە پشت بە هەناردەکردن دەبەستێت. من پەرۆشیەوەم کە بزانم ئەگەر ئەمە بەڵێنێکی بڕوا پێکراو بێت یان ئاخۆچین پابەندی وتەکانی خۆی دەبێ یانە. هەروەها دەمێ بزانم کە ئەگەر ئەمە بازرگانیەک بوو بێ یان دانوستانێکی سەختی نێوان ماکرۆن و پاکێن بوو بێت. پسپۆرێک بە دەنگی ئەمریکای گوت هەرچەندە کاتی ئاماژەکەی ماکرۆن باش نەبوو بەڵام ڕەنگە پەیامێکی ڕوونی بۆ سیاسەتدا ڕێژەران لە واشنگتن و بروکسل هەبێت بەهۆی ئەوەی ئەوروپا لە ئێستادا نیگەرانە بەهۆی ئەوەی داگیرکردنی ئۆکرانیا لەلایەن رووسیاوە زۆر نزیک وا دەگوزارێت. ئەگەر لە مەسەلەکە زیاتر قوڵبیتەوە ئەوە ئاماژەیەکیشە بۆ ئەمریکا و هاوپەیمانەکانی ناتۆ کە دەڵێن گوێ بگرن ڕەنگە ئەمە ڕوو بدات و ئەمە لە بەردەم دەرگای ئێمەدایە. واتە ئەم قەیرانە لەگەڵ چین لەسەر تایوان بەڵام دەمانەوێت دڵنیابین لەوەی کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا سەرنجی خۆی بە تەواوی نەگۆڕێت هەتا ڕادەیەک سەرچاوەکان لە ئەوروپا نەکشێنێتەوە یان لا نەبات لەم شەڕە و کە ئێمە لەگەڵ رووسیادا ڕوبەڕووی دەبینەوە. چین ڕایگەیاند هەفتەی داهاتوو لی شانگفو وەزیری بەرگری وڵات ڕەوانەی رووسیا دەکات بۆ سەردانێکی 4 ڕۆژە ئەوەش لە سەر بانگەشتی سێرگێ شایگو و هاوتای رووسیەکەی بۆ سندی سین سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. بە درێژەهەیە شەڕی نافخوا لە سووریا دیاردایە هەشتنا زارۆکین ساڤا لەبەر دەرگەهین مزگەفتە دێر و نەخۆشخانەیان پر زێدە بووە لە گۆڕی ئاماران ساڵا 2022 لە سەرانسەری سووریا پێتری 100 زارۆکن بڤی ئاوایی هاتنە دیتن. زانا عومەر پەیامەری دەنگی ئەمریکا لە قامشن و ئەفراپۆرت شاندیە. دیاردەیە هشتنا زارۆکên nûzayî li ber mizgef dêr û nexweşxaneyan yek ji biskirêka civakiyê got bi berdewamiya şerê navxweyî li Sûriyê zêde bûye. Tevî aramiya berbiçav li Bakur û Rojhilatê Sûriyê ew ji vê diyardeyê nepêpare. Li gorî çalakvanên duwarê parastina mafê zarokan sedema zêdebûna vê rewşê fişarên psîkolojîk, xêzanî û rewşa zewaca nerewa. ev jinên got nexweşiyên nefsî jiyan dikin got îro tên isteqlalkirin dixutatên nefsî meselen dibi sedemekî esasî got îro ev mijaraya derkeve holê adinê jî mesela em karin bêjin mijarê aborî jî dihêle got dixutatê nefsî çêbim xwe di ezimê dibi nexweşiyên nefsî jî. Li herêmên rêveberiya Xweser desteya jin bi vê mijarê mijûl dibe. Li gorî amarên desteya jin li herêma Cezîrê ji destpêka sala 2023 û şûn de 4 zarokên bi vê rewşê ji aliyê asayişê ve hatine radestkirin ji bo desteya jinê. Ev zarokana piştê dîtin teslîmên hêzê ewlekarî dibe. Hêzê ewlekarî ji bi icraatê xwe qanûnî destînê raporê xwe çê dikin. Bi şeklekî fermî radestî desteya jin dikin. Şixwe desteya jin jî mektebayê parastina zaroka heye erşîfê vê zarokê digire malumatê bê zarokê hemê çi tiştê bo bi zarokê re hatiye hemê di erşîfîne. Desteya jin ne tenê bi karê xwedî derketina li van zarokan mijûl dibe. Piştî got rewşa zarokên got dê û bavê wan nenasin lêkolîn dike zarokan li gorî şert û mercên yasayî didin malbatekê got xwedî lê derkeve.
بتایبەتی ددن جن و mêrên bêzarok. Li gorî rêxistina Sûriyên ji bo dadweriyê û rastiyê STJ di navbera destpêka sala 2021 û dawiya kanûna 2022 de sed rewşên hiştina zarokên nûzayî li seranserî Sûriyê hebûn. Li herêmên Rêveberiya Xweser 19 rewş, li herêmên opozîsyonê 24, li herêmên rejîma Sûriyê 21 rewş hebûn. Li aliyekî din di nava kampa Holê de ev diyar de pir zêde ye. Lê amarên ragihandî derbarê wê de tune ne. Zana Umer dengê Amerîka, Qamişlo. ji bo pêdaçonê bi ser vê mijarê mijara zarokên ku dê û bavên wan nenhas kirîne û gelek caran li deriyên mizgeft û kanîseyan yan jî li deriyên nexweşxana hatine dîtin avêtin û hatine dîtin û rizgarkirin. Kurd Connection mêvandariya xanim Hüweyda Mihemed cêgira desteya jinê ya Rêveberiya Xweser niha li Qamişlo bimereya. Hüweyda xanim gelekî spas ji bo demê we. Em dizanin yanî ev mesela ku zarok bên avêtin li cihekî بالمزقفته يعني كنيسة يعني ديارتك قلكي كافنا بديروكي جهار هبويا لي تايبت مندياوي ونها سوريا دا قوما ونشاوا وينادي بينن سلاوريز جبوا شوا مجاري جو هري جرينج جو دستاياجن شوبيني یک جوام جاری هانا که شوام جاری زاروکایا پاراستنا زاروکایا یعنی بهتری خوشی که یعنی چه شورش آگو تی باجارا ده یعنی چه شورش آگو تی چه کرند برای که گلک ازمات وینا که تگلک ازمات درد کردن همچی که یعنی وضع اقتصادی ده خلافات زوجی ده گوچه ده بنجی که هناكي يعني زاروكي هناكي يقول شولا تينا ديتن تينا دستايا جنجيكي البور هناك جيكي مالك باراستني هاتي تشيكرن طبعا اسباب قالك وقت يقو املي بقرن قالك اسباب هنا اما نتيجه هناك مالك باراستني هاتي تشيكرن جبو باراستنا وزاروكي هنا باشا تدبيجي استاذ الصدمي سببي قالكن يا جهاري بتركو او زارو بين افيتن چنا تبيجي يجبلي كو بابتي تقولي كو جداهي دني برا جنو مير عندها يعني وقت يعني خلافات زوجي قوتشد بين زواج غير شرعي قوتي تشكرن مسألة اقتصادي قوهاتنا تشكرن همجي كأزمات شورش دا قوهاتنا ابناك حمي كوم دبن اسباب نجبونا بو افزاروك هناك شوراتنا داني باشا لوين عفندا كنا هم هذا الرابورت ديتي هو يدا خانم چند جماعه چند زاروكن بفي اواي هنا وچند الجمواد مينن الورد مينن زمالا باراستنا زاروكاش حتى عمري 11 ساله الجماد مينن اموانا كسر واد سكنن امور واج يعني حمتين شوباندن زاروكي قو عمري وانا كي دقلي درستاني ريفابريا خوساش خورتها في المدرسة دبتشنا درستانا وكي ديجي كي برنامج كي منظم ثابت تدهمري مركزي دهيا ماموستا تينا جموانا كي هم ماموستي رسم موسيقى ماموستي نشاطات ديجي كي تينا باوا واتشوبين سروانا كي تيسكنان هو ده خانم ادخواز بزان جماروان چنده اون هولاد دن كون اون دي باب وان ناس بكن يعني نا هل لي يعني جمع بمينن و هولنا عدن كوانا فاقرين جم مال باتي وان يعني راستي جيك يعني هجمار بخوان محددة يعني كي مزيدة تشدبن أما بابي واو ديواناكي يعني حملنا ناس كرينا أغلبي واناكي جيكي زاروكي إنه بيدي وبباب البامنا إيجو ما استلام كرنا بله باشا الرابورت ده مديد كو بيعمل مادي بيجي قالك جاري وان زاروكا ددن ديو بافين كو زاروكن وان تننا بشتي وينا اون بيداچوني دكن چبوان ده اون روشوان ده شوبيرين چبوان تي چبوان ناي يان نا
أكيد يعني زاروكي تبني جو أم ددنا مالباتا شخوا أف زاروكي جو أم تشولا وانات بينن بيتي خوي جو أم ددنا تبني ددنا مالباتا شرط ومرجي دستايا جن هنا حتى جو تسليمي واناكي دكي يك جوا شرط ومرجي هناكي يك جي إنه أف مالباتا هناكي وري قبول كرن يا دنجيكي مسألة دعقم ذهبي إنه بجارك رزاروكا جن زاروكا نايني یا دنجی که هنکی کاربن پیوستی في زاروکا هناکی پیک بینن شخوا پشتی گو استیلام و تسلیم چه دبی اوراق دینه چه کرن زاروک تسلیمی واناکی دبی قومیتک شوپاندنی جی که هیا في زاروکا هناکی شوپینی هم دریا تنسیق و تواصل دجی که هم دریا زیارت کرناوی ناجی که شوبينن كا افزارو كهانا كي جيانا وينا كي تشاوتي درباس باشا هو اذا خان بتخاص ازم برسم او زارو تدبيجي حتى عمره هجري الجمود مينن يعني روشا وانا ادروني تشاوي او خناز يعني بفي رنجي نازكن يعني الجوان كيماسيا كانوا هول ددن وي كيماسيل وصابك ام كيماسيل الجوان نمينا كو دي بابي عن الناس كرن بونمونا ام هول ددن قوتي كيماسنك تكيماسي يعني نكفيدا جيانا وانا كي تنظيم كريا تيما شاندن اما دي وبارجي كي يعني حما اغلبي وانا كي راستي جي كي ناس كرينا بالي باش الريخستي ان حكومتي الجهاني علي كاريا ودي كن يعني تني ريفبريا خسر او كار خسيا استوي خوا هم علي كاريج ريفبريا خسر جي كي هيا وهناك يعني منظمات جي كي علي كاري تكلم بله هو إذا محمد جيجرا دستا جني ريفبريا خسر الجقامش لو راسو خب مرة بوم قال كي سباسيا تتكن برنامج حفترنج برنامج كنري يا بشي كردي لدنجي أمريكاي أز لقمان أحمد هر دو حفتي جاركي ودبم قركي ناف أختي شانتو ونرى رنكين بمرانة جه هالبجارتني تركيا را مها كيمتر معايا انجاما في هالبجارتني قال كي بالا كردان دكشينا قالوا حكمتها بي تركيا وبكار ببرزغريكا كردان د مجلسي يعني د برلمان دا شرا سربكا يانا كرت تشاوا اوبوزيسيوني تماشا ديكن بامر دنجي امريكا ايوب دمير لانكري ام رابور شانديا Kürt sorunu dahil bütün sorunların çözüm adresi Türkiye Büyük Millet Meclisi'dir. Endamê serokkomariyê hevpeymaniya Netewê Kemal Kılıçdaroğlu di serdana HDP'da ragihand ku piştî desthilatbûna wan ew ê pirsgirêka Kurd di meclisê de çareser bikin. Lê di vî warî da Serokkomarê Tirkiye Recep Tayyip Erdoğan jî angaş dike ku ewan pirsgirêka Kurd çareser kiriye û êdî ev pirsgirêk nemaye. Berî hilbijartinê ev du nêrîn jî di nav rewşenbîr û siyasetmedarên Kurd da têne nîqaş kirin. Ew amacê dikin ku gotinên Kılıçdaroğlu herçiqas erênî were xuya kirin jî lê di warê çareserkirinê da hê tiştekî dîtbar xuya nake. Siyasetmedar sırrı sakık gotinên Kılıçdaroğlu erênî dibîne lê bi guman li van qisan temaşe dike. Kılıçdaroğlu jî em partiye Tirka tevî nas dikin. Yani hinek dişta dibêjin ama piştî wî wan bi cî nayînin. Yani tespita wî em li parlamentoyê van tiştê hanê bînin ziman çareserî wî şeklî çêbivê divên. Yani ew tespît rast e. Rewşenbîr û siyasetmedar amacê dikin ku di bingeha tevahiya pirsgirêkên Tirkiyeyê kêşa Kurd jî digire. Ji bo çareserkirina wî jî demokratîkbûna Tirkiye girîng dibînin. Parlamenterê HDP İmam Taşçıyer yek ji wan bawermendan e. Ew dibêje Serokkomarê Tirkiyê berî her tiştî pêwîst e demokrat be. Em dixwazin êku ve Serokkomarê Tirkiyê yani demokrat be yani kêmek ek kêmasî ki demokratek ew ye be.
پسکرێکا کوردوسا بەهاواکی من باش بنێڕێ. حقوقناس jî ji bo çareserkirina pirsgirêka Kurd destûra bingehîn nîşan didin. Ew amacê dikin ku heke di destûra bingehîn da gorankarî neyê çêkirin pêkan nîne ku ev mesele jî were çareserkirin. Parêzvan Mesut Özer jî di vî warî da dibêje heke Tirkiye dixwaze serkeftî bibe lazim e di warê hukukê da gorankarî were çêkirin. Dagwa mesela pirsgirêkên Kurdan, xwestekê Kurdan newim cihcîkirin, anayasal yasal eger got newin qeydkirin min neba were ev problem ev daxwaz wê dewam bikin wê partî jî xebata xwe dewam bike. Ji hilbijartina Tirkiye ra mehekê kêmtir wext ma. Piştî çardeyê Gulanê gelo wê rêveberiya nû were serkar an na. Encam çawa dibe bila bibe. Lê daxwazên Kurdan ew e ku ev pirsgirêk demildest were çareserkirin. Eyüp Demir, Dengê Amerîka, Enkere. شارەداری بەرێ ئێسوورە ئامەدی عەبدوڵڵا دەمیرباش و دەمەکە ji Tirkiya derketî piştî ku ji zîndana Tirkiyê jî derketî li roja pênşem û aborî 12 Nîsanê li Vatikanê bi mezna oldarê Katolîkan Pap Francis ra hevdîtine kiribû. Wî daxwaz ji Pap kiriye heta hewlan bide ji bo çareseriya aştiyaneya pirsgirêka Kurdan li Tirkiye. Niha Birêz Demirbaş rastewxwe ji Swîdê bi meraya kekê Demirbaş gelkê spas ji bo Demirwa min dixwast ev bizanim ew civîna we bi Papê Vatikanê ra ça birêve çû. Ez silav rêzê xwe hemû gelê Kurd û Kurdistan dikim bi taybet. Tabii ev hevdîtina me gelekî baş bû. Cara çaremîne me bi Papa re hevdîtin kir. Lê îcarê giringiya xwe bêtir baş bûn. Çunkî pêvajiyekî nû dest pê dike li Rojhilatê navîn û li Kurdistanê jî. Me jî xwest ji bo vî pêvajiyê Papa Rêz Francis ji bo Kurda jî piştgirî û alîkarî bike. Me divî hevdîtinê da 12 mehê da li Vatikan me pêra hevdîtin kir. Yekemîn mijarê da me gotî ji bo çareserkirina pirsgirêka Kurd em duaya we û alîkariya we dixwazin. Wî çi got? Wî bersivek da? Wî çi qet sozek da? Got ez ê bi taybet bi hezkirin bi dil û can ez ê dua bikim û piştgirî bikim yek. Duemîn me pirtûkekî dakê. Hûn zanin Şêx Ehmedê Xanê pirtûkekî bi navê Memûzîn nivîsandiye. Ji bo dîroka Kurdî, ji bo nasnama û zimanê Kurdî pirtûkekî pir girîng e. Me vî pirtûkê diyarî wî kir. Me jir mesela wî got, mesela Memûzîn jî got. Got ev pirtûk bi Kurdî ye, min got herê bi Kurdî ye. Gelek baş e got. Pirtûkên nêrî bi taybet jî kêfa wî hat. Duemîn jî xalîçekî me dakê. Ew xalîçek ji Rojhilat hatibûn û wêneyê jinekî Kurd hebûn. Mena wî jî li hemberê fundamentalîstê Îranê rejîma wî û ev ew ka jîna emîn da dest pê kir jin jiyan azad me xwest evî peyamê jî bidin ki ji bo azadbûna Rojhilata navîn ji bo azadbûna mafê Kurda tekoşîna jin gelekî baş e. û sêmîn jî me namekî dakê. Di navê da naveroka wî da yekemîn me xebatên şaredariya Sûrê da xebatê pir zimanî, pir çandî û pir olî me da nîşandan û nasandin. Me meclîsa çila ava kiribûn, me behsa wî kir û me got kî di Rojhilata navîn da û Kurdistanê da hemû ol, hemû netev bi cudatiyê xwe bi hev re bijîn. Ev ya prosesa çareseriyê me got. Başa wî bi giştî dîtina wî çi ye li hember Tirkiya û rewşa Tirkiya dibe? Dîtina wî gelek pozîtîv û erenî bû. Kêfa wî zef hat û gelekî kêfxweşî nîşanda got ez bi dil û can ji bo çareserkirinê û ji bo vî tiştî Kekê Demirbaş. Kekê Demirbaş, min dixwast ez bizanim dîtina wî çawa bû li ser Tirkiya bi giştî nebitinê li ser doza Kurda yan ji bo ku civîna we pêra. Bi taybet jî niha li Tirkiye hilbijartinek çê dibe û cihê wekû dibêjin cîhanê te ve çav li Tirkiyaya. Bi taybet ez vî bêjim pêşwekirina me, qebûlkirina me jî ji xwe aslında bersîva vî tiştî ye.
يعني او زانه ام كينه ام تشكسن جبوچ خبات دكن او پیشوازی کرناوی و او بمرا خفتناوی او گوتنوی او نرینوی گلکی جبوی ما ارینی بو يعني 6 كسات تاني بوانا هفدي تنكر يكجي امبون بتايبت ام كارمي تشتي بيجن دوي هفدي تني دا تشتي كمجي درو دوري بيجي قرد قوتن قيامة وقشتي جيوي بله باشا كاكي دمي باشا فمانيا تركجي جبار بي تشتي لهمبري ما انا ام بيجن كي تشتي نيني تشتي نباشي دكن قالك عاجز بنا çünkü ونزانن بابا هم سرو كوماركيه وهمجي ليدري اولدار اولكيه ها بلنترين مز اولداري كاثوليكا كي عبد الله دمير باش من خاص بزانم يعني لتركيا ونزان انها هالبجاتنا كتشدبا او هالبجاتنجي وكما قلت يجي شعب الجهاني هم للسلام ودخواست اجبلي باب كان بدستين فادي دين فاتيكان جيرا بيجن شوان ربيجن كاو هالبجاتن تشاوات ينكرن وكاني يعني ولات تركيا بقشتي وتشاوا باش رجاوي تشاوا بتايبت ما بحسا مجاري هالبجارتني نكر اما بيواجويا چاره سركرنه وجبوي آشتيه مالكاري جيخواست بتايبت جيبيا تابي لتركيا پیواجوه هلبجارتنی گرداییه چونکه اف هلبجارتن یا سیستما فوندامنتالیست یا جی سیستما دموکراسی کرنه آوا کرنه جبر ویجی او تکوشینا جنین کرد موی پیامده و مبحثاوی کرد باشا وكو كاس كاكي عبد الله تبخواجي زندان كريبو لتركيا راسته يعني او بتجبلي واكو بالحصاران كاسي ديجي زندان دنا بتر يعني بصدان سياسه مدار الكرد نهاجي بزندان دنا بويرانا بشاورمن دويرا اخاف تنكر اف مجاري قرتين سياسه مدار الكرد وايدن ام بيجن شاورمن دويرا اخاف تنكر بتايبت او لها جرينجا بالي شرداري بري سورة آمدي بريز عبد الله دمير باش بمربو بحثي جيفينا وخا بمصنع ولداري كاثوليكان لفاتيكان كل بري چند روجان قال كي سپاس سلام ريز از هيبي دارم اب سبب يكيتيا كردو كردستان وكونغرا نتوي كردستان سپاس كي عبد الله سلام ريز واشنطن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن. هەناردەکردنی نەوت لە هەرێمی کوردستانی عێراقەوە بۆ بەندەری جیهانی تورکیا تا ئێستا ڕاگیراوە دوا بە دوای نزیکەی 3 هەفتە بەهۆی بڕیاردانی دۆسەیەکی ناوبژیوانی دادگاوە کە دەبێت ئەنکەرە قەرەبووی بەغدا بکاتەوە لەبەر ئەوەی بە بێ مۆڵەتی عێراق هەرێمی کوردستان نەوتی هەناردەی کردووە. لە بڕیاری ناوبژیوانی 23 مانگی 3 ئەم ساڵدا لەلایەن ژووری بازرگانی نێو دەوڵەتیەوە بڕیاردا تورکیا بە بڕی 1 ملیار و 500 میلیۆن دلار قەرەبووی بەغا بکاتەوە و بەهۆی هەناردەکردنی بێمۆڵەتی نەوتی خامی حکومەتی هەرێمی کوردستان لە نێوان ساڵانی 2015 تا 2018دا لە بەرامبەر تورکیا کڕینی 450,000 بڕمیل نەوت لە ڕۆژێکدا ڕاگرتووە. بە پێی سەرچاوەکان تورکیا دەیەوێت دانوستان لەسەر پارەدانەکە بکاتن و دۆسەی ناوبژیوانی دووەم سەبارەت بە هەناردەکردنی بێمۆڵەت لە ساڵی 2018ەوە چارەسەر بکاتن پێش ئەوەی دەست بە وەرگرتنی نەوتەکە بکاتن. سەرچاوەیەکی ئاگادار ڕۆژی هەینی بە ڕۆی تەرسی ڕاگەیاند کە تا ئێستا هیچ ڕێنمایەکیان وەرنەگرتووە بۆ دەستپێکردنەوەی فرۆشتنی نەوت لە بۆڕیەکان بەرەو بەندەری تورکیا. دوو سەرچاوەی دیکە بە ئاژانسی ڕۆیتەرسیان ڕاگەاندووە کە تا ئێستا بەغدا داوای لە تورکیا نەکردووە کە بۆڕیەکە بکاتەوە.
و نیشتەجیبوون و کڕینی یەکەی نیشتەجیبوون لەلایەن عەرەبەوە نیگەرانی لای هاوڵاتیانی هەرێمی کوردستانی عێراق دروست کردووە و بەشێک لە چاودێران بە ئەنفالی سپی ناوی دەبن و دەڵێن ئەمە دەبێتە هۆی گۆڕینی دموگرافیای هەرێمی کوردستان هەرچەندە لە ڕووی ئابووریەوە هۆکارێک بووە بۆ بوژانەوەی ژێرخانی ئابووری هەرێم. پەیامەری دەنگی ئەمریکا سنوور کەریم لە سلێمانی ئەم راپۆرتەی ناردووە. هەرچەندە ڕێژەی دانیشتوانی عەرەب لە هەرێمی کوردستان دوورە لەوەی بگاتە ئاستی ڕێژەی دانیشتوانی کورد، بەڵام کەم نین ئەو کەسانەی پێیان وایە هەرێم لەبەردەم مەترسی گۆڕانی دیمۆگرافیادایە. دەڵێن دەسەڵاتی کوردی ئەم مەترسیەی پشتگوێ خستووە لە کاتێکدا هێشتا کێشەی ناوچە ناکۆکی لە سەرەکانی نێوان هەرێم و ناوەند لەبەرم هۆکارە بەبێ چارەسەر ماوەتەوە. لە دوورمەودایە ئەم عەرەبانە ناڕۆنەوە ئێمە ئەزمونمان هەیە لەم مەسلەیە ئەزمونمان هەیە عەرەب کە هاتۆتە خانەقەی نەڕۆشتۆتەوە لە دوور کامێنێتەوە مناڵەکانی ناڕۆنەوە ذهنیەتی عەرەب لە ذاکرەی عەرەبە لە هزری عەرەبیە عێراقی هەم عەرەبە. ئەنجومەنی یەکێک لە گەڕەکەکانی سلێمانیش باز لە نیشتەجێبوونی هاوڵاتیانی عەرەب دەکات لە سنووری گەڕەکەکەی. بەپێی قسەی ئەو ئەنجومەنە بێت بە دوو شێوە هاوڵاتیان نیشتەجێ دەبن، بەشێکیان دەبنە کرێنشین، بەڵام بەشەکەی تریان کە ڕێژەیەکی بەرچاوە لە ڕێگەی کڕینی خان و شوقەوە نیشتەجێ دەبن. لە ماوەی تقریباً 20 ڕۆژان نزیکی 56 مامەڵەی بە کرێگرتن و کڕین و فرۆشتن هاتوۆتە لای من. لەم ماوەیەوە لە کۆی ئەم ئامارە تقریبا نیوە بە نیوەیە زیاتر لە 28 لەوانەیە هاوڵاتی عەرەبن. مامەڵە دێ بۆلام یعنی هاوڵاتێکی کوردە و یا کوڕکچێکی کوردەچنە پرۆسێژیانی هاوسەرگیریەوە خاوەن مڵکەکان لێرە عەرەبە یان لە عەرەبێک بەکریان گرتووە. هاوڵاتیانی عەرەب بەشێکی زۆریان لە ڕێی کڕینی باڵەخانەکانەوە دێنە هەرێمی کوردستان و بەپێی ئامارەکان لە کۆی 250 هەزاریەکەی نیشتەجێ بوون، نزیکەی 60 هەزاریەکەیان خاوەنداریەکەی دەگەڕێتەوە بۆ هاوڵاتیانی عەرەب. سیاسەتی ئێستای هەرێمی کوردستان و حکوومەتەکەی و بە دیاریکراوی بەرپرسەکانی ئەوەیە بەڵێ بێمە سەرمان ڕاکێشین بۆ ئێرە. گەڕەکێ لە ناو سلێمانەیە لە 35 دانیشتوانی ئەو گەڕەکانە خەریەکە نیشتەجێبوونەکانی بۆ بە دانیشتوانی شارەکانی تری عێراق. سە چاومان ئێمە لەوەیە هاوڵاتێکی عەرەب بێ یەکی نیشتەجێبوونمان لێ بکڕێ. بۆیە ئەو پرۆژانێکی ئێمە جەدوای بۆکەین و پێشکەشێکن و مەڵەتی بۆ وەرەگرین هەمووی نیەتمان ئەوەیە لە 100% بفرۆشین بۆوان. هاوڵاتیان ڕای جیاوازیان لەو بارەیەوە هەیە و بەشێکیان پێیان وایە بۆ بوژاندنەوەی ئابووری هەرێم بوونی ئەم هاوڵاتیانە زۆر گرنگە و بەشێکی تریشیان پێیان وایە هەبوونیان ڕێگرێ لە بەردەم ئازادی هاونیشتمانیانی کووردا. هاتنی عەرەبەکان هەر برای خۆمانن، ئیسفادەیان هەیە بۆ ئیداری بۆ مەسەلەی مەسروفات. سەیرەکەی چینە و سەیرانگایانە خۆمان جێمان نابێتەوە لەبەر ئەوان، یعنی بەڕاستی قەڵەباڵخیان کردووە. یان سەیرەکەی بەعزێ ئوسلوباتی ڕەخس و سەما و بەعزێ شتەکەن نەگەڵ تەخالیدی ئێمە و ئایلۆ ئێمە و خێزانی ئێمە ناگونجێت. دکتۆرێکی زانکۆی سلێمانیش ئاماژە بۆ دەکات هەرچەندە بەپێی دەستور هاوڵاتیانی عەرەب دەتوانن لە هەرێم نیشتەجێ بن، بەڵام بەمەرجێک نەبێتە مەترسی لە بەردەم گۆڕانی دیمۆگرافیا. بەپێی مادەی 23 دەستوری عێراق تێدا هاتووە کە هاوڵاتی عێراق ئازادە لە هەرچێ نیشتەجێبێ، بەڵام لە ڕگەی دووەمە قەیودی خسۆتە سەر، ئەڵێ بەمەرجێ نابێ ئەمە بێتە مای گۆڕینی دیمۆگرافیای دانیشتوان. چارەسەر ئەوەیە کە هەر هاوڵاتێکی عەرەب لە هەرێمی کوردستاندا ئەگەر پاسایەکی زۆر جدی بۆ مانەوە نییە دەبێ بگەڕێتەوە بۆ زێدی خۆی بۆی ئەم مەترسیە دیمۆگرافیە نەمێنێ و لە هەمان کاتدا ئەبێ ڕێوشێنی ڕۆشتنەوەشیان بۆ ساز بکرێواتە بە ئاشتیانە بنێردێنەوە بۆ باشووری عێراق. لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە بەشێکی زۆر لە هاوڵاتیانی عەرەب بەهۆی شەڕی تایفی و مەزهەبی و ناسەقامگیری سیاسیەوە ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە. بەشێکی زۆریشیان هاوڵاتیانی سوننە بوون و ئێستاش ئەم کۆچە بەردەوامە. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی. بۆ بەدواچۆن و زانینی ڕاستیەکان لەسەر بابەتی ئەوەی کە زۆر عەرەب لە ناوەند و باشووری عێراق دێن لە هەرێمی کوردستان نیشتەجێ دەبن میوان کورد کۆنەکشن میوانداری بەرێز سیروان محەممەد سەرۆکی دەستەی ئاماری کوردستان دەکات. کاکە سیروان ئەم کاتت باش دەنگ بۆ من دەگەڕێتەوە، هیوادارم چارەسەر بکرێ. حەزم دەکرد پێش هەموو شتێک ئامارەکان بزانین لە جەنابەت چەند خەڵکی ئەوانەی کە لە بڵێن عەرەبی عێراق هاتوونەتە هەرێم.
بەڵێ ئەم کاتتان باش هیوادارم گوێتان لە دەنگم هەبێ ئێستا پێشەوەی بچینە سەرەوە ئامارانەی کە باست کرد دانیشتوانی هەرێمی کوردستان بەبێ ئاوارە و پەنابەر ئەگەر حساب بکەین بۆ ساڵی 2022 نزیکەی 6,330,000 کەس دانیشتووی ڕەسەنی هەرێمی کوردستانن ئەوانەی پەیوەندیان بە ئاوارە و پەنابەر نییە. ئەوەی جێگەی باسە لێرە کە بڵێن لە دوای ساڵی 2014ەوە و تاوەکو ئێستا لە کۆی 1,170,000 ئاوارە کەماوەتەوە لە هەموو عێراق، هەموو پارێزگاکانی عێراق، نزیکەی 695,000 ئاوارەی عێراق هێشتا نیشتەجێی هەرێمی کوردستانن و پارێزگای هەولێر زۆرترین ژمارەی بەرکەوتووە وەکو ئاوارە و دواتریش پارێزگای دووهۆک و اینجا پارێزگای سلێمانی. بە هەمان شێوە پەنابەریش خۆی یاوەتەوە لە نزیکەی 264,000. ئەمە ژمارەی ئاوارە و پەنابەر و خەڵقی هەرێمی کوردستانن کە نیشتەجێی پارێزگاکانی هەرێمی کوردستان تەبیعی پارێزگای هەڵەبجەش لەناو پارێزگای سلێمانی هەژمار کراوە، چکە تاوەکو ئێستا لە سیستەمی حکومڕانی عێراق پارێزگای هەڵەبجە زیان نەکراوە. باڵێ کاک سیروان داوا لێبوردنەکەم ئێمە تەنها باسی ئەو عەرەبانە دەکەین کە دێن لە هەرێمی کوردستان دەژین، نەک باسی ئاوارەکان ناکەین کە لە وەختی شەڕ و ئەوانەدا هاتون و لە کەمپەکانە ژیاون. ئەو عەرەبانەی کە دێن و خانوو دەکڕن، مڵک دەکڕن، باسی ئەوانە دەکەین کە هەندێک لە خەڵکی هەرێم مەترسیان هەیە لەسەر ئەم بابەتەی زیادبوونی ئەو ژمارەیە. بۆیە من باسی ئامارەکانی ئەوانم کرد ئەگەر لاتان هەبێ. نەوەڵا ئەم ژمارەی ئەوانەی کە یەن بە حکمی ئیش، بە حکمی خوێندن، بە حکمی گواستنەوەی ماڵی خۆیان بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان ئەم ژمارەیە دیار نابێت تاوەکو سەرژمێری نەکرێ. هەمومان ئەزانین تاوەکو ئێستا لە عێراق سەرژمێری نەکراوە و لەوە ناچێ وازوش سەرژمێری بکرێ. بەڵام خۆی ڕێژەکە هەر بە ئەگەر سەیریکەی چکە ئاوارە هەمووی لە کامپ ناژی، نزیکەی 15% ئاوارەکان یان کەمتر لە کامپەژین، ماباقی هەمویان بڵاو بوونەتەوە و لە گەڕەکەکانی شارەکانی کوردستان و شارۆچکەکان و دێیەکانە ژین. واتە ئەو کاتی کە سەرژمێری ئەکرێ اینجا ئەزانرێ ژمارەی ئاوارە چەندە، ئەوانەی کە بە سروشتی کارەکەیان بە خۆیانەوە هاتوون چەندە. بەڵام ئەتوانم بڵێم ڕێژەی هەردووکیان بە خەمڵێنراوی سەیریکەین بە پێشبەستن بۆ داتانەیە کە لە لامانە نزیکەی 25% دانیشتوانی هەرێمی کوردستان ئێستا لە ناوچەکانی تری عێراقەوە هاتوون. کاک سیروان خەڵکانێکان باسی گۆڕینی دیموگرافی دەکەن. گۆڕینی دیموگرافیش لە هەموو لایەکەوە دیارە کە بە مەبەستە لایەنێک لە پشتا لە هەموو دنیا ڕووی ئەدا. بەڵام ئەوەی ئێستا کە لە هەرێمی کوردستان ئەبێ ئایا ئەگەر گۆڕینی دیموگرافی بێ پلان کراوە چ لایەنێک لە پشتەوە، یانیش هەر تەنها هەوڵاتی عێراق لە شارێک دەشتە شارێکی دیکە و بەتایبەتیش ئێستا دێنە هەرێمی کوردستان لەبەر ئەوەی کە وەزعی هەرێم تا لە ڕووی ئاسایشەوە باشترە. مەیەک دوای خەڵکانێکی دەوڵەمەندە دێنە شوێنی خۆش بۆ خۆیاندا دەنیشن. خۆی ئەگەر ئێمە چونکە عێراق هێشتا کێشەی سیاسی و دەستوری و سنوورەکانی تایە، ئەوە ئەگەر لەم ڕوانگەیەوە سەیریکەی ڕاستە ڕەنگە ئەمە ببێتە هۆی گۆڕینی دیموگرافی و ئەمە واقعەکە کە هەیە ئێستا بە حکمی ئەوەی هەرێمی کوردستان هێشتا بەشێکە لە دەوڵەتی عێراق. ئەگەر بەهاتایە و هەرێمی کوردستان طبیعی دەوڵەت بووایە یان شێوازی دەوڵەتی هەبوایە، بەڵام مەبەستم ئەوەیە پلان بووی نییە، ینی ئەمە شتێکە بە پلان، ینی لایەنێک نییە کە پلانێکی بۆ دابنی و خەڵکانێک بنێرتەوە دەری بۆ ئەوەی خان و بکڕێ مڵک بکڕێ بۆ ئەوەی ئەو گۆڕانە دیموگرافیە ڕوو بدادن. مەبەستم ئەوەیە. وایە خۆی بە پێی یاسا ناکرێ تۆ هاوڵاتیانی عێراق سنووردار کە ئێستا چۆن عەرەب یان هەر قومیەتێکی کە بۆی هەیە لە هەرێمی کوردستان لە شارەکانی مڵک بکڕێ، کوردیش بۆی هەیە لە شارەکانی تر مڵک بکڕێ. ئێمە ناتوانین ینی هەر لە ڕووی یاسایی و دستوریەوە کار لەسەرەوە بکەین، بەڵام ئێمە ڕێگای تر هەیە کە سوود لە هاتنی ئەو هەموو خەڵقە بکەین بۆ هەرێمی کوردستان و
ئەتوانین هەروەها ئێمە لە ڕێگای یاساییەوە کار بکەین کە ئەوە نەبێتە هۆی لە ئایندەدا مەترسی دروستکە لە ڕووی دیموگرافیەوە لەسەر هەرێمی کوردستان. بۆ نمونەی ساوانە یەن بۆ ئێرە فۆرمی خۆراکەن هەر لەسەر پارێزگاکانی خۆیانە هێشتا ناگوازرێتەوە بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان، نەک تەنها ئاوارەیانی ئەوانەی تریش کە یەنەوە بۆ ئێرە ڕێگای گواستنەوەی فۆرمی خۆراکیان کە تاوەکو ئێستا پشتە بەسترێ بۆ خۆ هەڵبژاردن لە هەڵبژاردنەکانی عێراق ئەوە کاری پێ ناکرێواتە ینی ئەو مەترسیابێ ئاگامان لێبێ ئەگەر ئەو کارە ڕوویە. تۆ باسی مەترسیەکان دەکەی، خەڵکیش لە جادەش هەر ئەو باسییان هەیە و خەڵکی زۆرش بە یعنی چۆن گەورە دەکەن بابەتەکە. ئەگەر ترسێکی وا هەبێ بۆ حکومەتی هەرێم لەگەڵ حکومەتی ناواندا هەندێ ڕێگا و نادۆزتەوە، یان هەندێ ڕێکەوتن ناکا بۆ ئەوەی ئەم بابەتە کۆنتڕۆل بکرێ. آخر وەکو باسم کرد، ینی تۆ ڕێکەوتن لەسەر چیەکەی؟ ڕێکەوتن لەسەرەوەکەی ینی ڕێگری لەو خەڵقە بکەی ڕێکەوتن لەسەر چیەکەی تۆ لەسەر هاتنی خەڵق بە شێوەیەکی سروشتی بۆ هەرێمی کوردستان. وەکو باسم کرد بەشێکی زۆر ئەوانەیە کە بە شێوازی سروشتیان بۆ هەرێمی کوردستان ڕەنگە سوودیان ئەبێ بۆ هەرێمی کوردستان ئابووریەوە. من باسی کۆمەڵایەتێکە ناکەم. باشە ینی مەبەستم وایە ئەگەر هاتوو یەکی لەو ڕێگانە ئەوە ئەگەر هاتوو باری عێراق لە ڕووی ئەمنیەوە باش بوو ئەو خەڵکانە بگەڕێنەوە، ئەمە یەکێک لە ڕێگەکانە بوو. نمونە هەرێم حکومەتی هەرێم دەتوانێت لەگەڵ بەغا ئەم ڕێکەوتنە بکاتن، ئەم شتە باسکاتن. ئەوە ئەگەر کەسێک کات بە شێوازێکی ناسروشتی وەکو ئاوارەکان بڵین ئەوانە ئەوە ڕێکەوتنی لەسەرەکرێت. چەندە تا ئێستا سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە من ئاگام لێبێ کەس بە زۆری ناگەڕێنرێتەوە بۆ شوێنەکانی خوانەوە. باسی ئاوارەکەین اینجا خەڵکی ترەوە هەر ناکرێ بەڕێی من لە ڕووی ینی هەر یاساییشەوە ناکرێ، واتە ئێمە بێ چاوەڕێی حداسەکان بکەین لە عێراق، بزانین هەموو حدەسێک چۆن ڕووەدا و کاتە کاری لەسەرکەین، چونکە هیچ ڕێگایەکی تر نییە بە قەناعەتی من، هەرچەندە منەوە اختصاصی من نییە، بەڵام ئەوە من وای بینم. بەڕێز سیروان محەممەد سەرۆکی دەستەی ئاماری هەرێمی کوردستان لەگەڵ مابوو. زۆر زۆر سوپاس دەکەین کاکە سیروان. چند کاربەدەستên mezlên Emerîkiyên ku berê niha beşdarî şerê Iraqê kirîn di panêlekê da behsê rewşa Iraqê piştî 20 salên dagîrkirinê dikin. Wan baweriyên xwe li ser sedemên ku bûne egera rewşa nearam li Iraqê ji bo amadebûyên wê panêlê gotin peyamberiyê dengê me yan hevkarê me Yehya Berzincî li panêlê amade bû ev raport nardiye. 20 ساڵ بەسەر ڕووخانی ڕژەمی سەدام حسێندا تێئەپەڕێت لە واشنگتن شەنوکەوی ئەو بابەتە گەرمە کە هەر خۆیان ناویان لێنا داگیرکاری عێراق. لەم ناوەندی لێکۆڵینەوە چەند ڕۆژێکە شەڕی ئەمریکا عێراق بابەتی سەرەکیە و هەندێک لە لێپرسراوانی ئەو سای ئەو شەڕە دوای 20 ساڵ پەنجە دەخەنە سەر کەم و کووتیەکان. جەنەڕال جاکین جێگری سەرۆکی پێشووی ئەرکانی سوپای ئەمریکا هیچ زانیاریەکی پێشوەختی لەسەر شەڕی ئەمریکا و عێراق نەبووە. To prepare for war in Iraq and to take down the Saddam Hussein regime. سەبارەت بە پلانی هێرش بۆ عێراق لەگەڵ ئێمە ڕاوێژ نەکرا. پرسیار سەبارەت بە دید و بۆچوونی ئێمە نەکرا. لەگەڵ ئەندامانی هەرە باڵای لەشکەر وەک وەزیری بەرگری و ئەوانی تر ڕاوێژ کرا، بەڵام نەک دەگەڵ خودی لەشکەر. پاشان عێراق بوو بە ئامانج و بەرنامەی سەرەکی ئێمە و بە تایبەتی لەباری زانیاری نەهێنیەوە. گرنگی ئەفغانستان کەوتە پلەی دوو هەمەوە. ئەم بەرپرسەی پێشووی دەستگای CIA کە لە عێراقدا ڕۆڵێکی کاریگەری هەبووە دوای 20 ساڵ بنەوەی ئێستای ئەمریکا دەڵێت بەر لە داگیرکاری هەر وڵاتێک گرنگە زانیاری زۆرت لەسەر ئەو وڵاتە هەبێت. You should really understand a country in a very granular لەو باوەڕەدام دەبوو بەر لە داگیرکردنی بە شێوەیەکی زۆر باش زانیاریمان لەسەر ئەو وڵاتە هەبوایە. دووەم ئەوە بوو ئاستی چاوەڕوانی خەڵکی عێراق لە ئێمە زۆر ناواقعی بوو، بەڵام چاوەڕوانیان هەبوو. ئاڵنگیرەکە لەوەدا بوو کە ئێمە هەوڵمان دەدا سیاسەتێکی زیرەکانە پەیڕەو بکەین، بەڵام سیاسەتێکی ناڕوون و ناواقعیانە دەرچوو. یەکێک لە بیرمەندەکان دەڵێت دیموکراسی دەرمانێکە دەبێت بە ژەمی کەمکەم لە خۆرهەڵاتی ناوەڕاست بدرێت، نەک هەمووی پێکەوە. بە هەڵا لێم تێمەگەن، من بڕوای تەواو بە دیموکراسی هەیە و بازاری ئازاد و کاپیتەلیزم. پرسیارەکە لەوەدایە چۆن وڵاتێک دەگریتە دەست کە هیچ لەو بنەمایانی تێدا نەبێت. ڕەنگە ئەمدان پیانانەی بەرپرسەکاراکانی گۆڕەپانی شەڕ و کەموکوتیەکان گرنگ بێت، بەڵام باس لەوەش دەکرا
ئەمریکا بەجارێک کەوتە نێو ئەو هەموو کێشە و گیر و گرفتە کەڵەکە بوانەی دایان ساڵی نێوخۆی عێراق کە بەرهەمی ڕژێمەکەی سەدام حوسێن بوو وەک ئەم ڕاوێژکاری پێشووی سوپای ئەمریکا لە عێراق باز لە کەرکووکە کات. And so when I got there, there were all these land disputes going on. People trying to come back, people pushing. کاتێک من چوون بۆ ئەوێ هەموو زەویەکان داگیرکراو بوو، خەڵک دەگەڕانەوە، ماڵەکانیان کەسی تری تیا بوو، ئەوانەی تیانیشتەجێ بوون، دوونەوە بوو لەو شوێنە بوون کە خاوەنەکەی کەسێکی دیکە بوو. من داوای لێبوردنم لێ دەکردن. لێبوردنەکەیان قبول دەکرد بەڵام دەشیان ویست بزانن چیان بۆ دەکەین. عێراقیەکان وا چاوەڕوان بوون کە لە ماوەی 6 مانگدا ئەمریکا عێراق بکات بە دووبەی. خەڵک پێشوازی لێکردین و چاوەڕوان بوون کە ئێمە بەڵێنەکانمان جێبەجێ بکەین. نەوەی نوێ لەم کۆربەندە ئامادەیەکی بەرچاویان هەبوو، تێکەڵبوونیان لە نێو باس و خواسەکان ڕوون بوو. دوای 20 ساڵ دانپێدانانی بەرپرسان بە هەڵەکانی ئەو جەنگە، بەڵام پرسیارەکە لەوەدایە چیە وەڵامی ئەو خێزانانە دەداتەوە کە خوێنیان لەو شەڕەدا ڕژاوە. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن. جواشتن بەرەو میشیگان و مزگەفتە هەری کەڤنا vê ویلایەتê 85 ساڵیا xwe pîroz dike. Mizgefta civaka musulmanan a Emerîkî ku li bajarê Dearbornê Michiganê ji nifşê musulmanên ciwan re çalakîn olî û şahiyan jî pêktîne. دەنگی بانگت گوێ لێ دەبێت دەنگێکی باو لە وڵاتانی زۆرینەی مسلمان، بەڵام لە ئەمریکا ئەوەندە دەنگێکی باو نییە. لە ساڵانی هێشتاکانی سەدەی ڕابردووە مزگەوتی کۆمەلگەی مسلمانانی ئەمریکی لە شاری دێربۆرن لە وڵاتی میشیگن بە ئاشکرا لە ڕێی بانگ و گوتارەوە بانگەوازیان بۆ نوێژکردن دەکرد کە یەکەم مزگەوتە لە ئەمریکا ڕێگەی پێدراوە، بەڵام سەرەتای مێژووی مزگەوتەکە دەگەڕێتەوە بۆ زۆر لەوبەر. زۆرێک لەو مسلمانانەی لە هایلاند پارک دەژیان لە کۆمپانیای فۆرد مۆتۆر کاریان دەکرد، بۆیە ڕوویان دە دێربۆرن کرد و پێویستیان بە شوێنێک بوو بۆ خواپەرستی و نوێشکردن. بۆیە نهۆمی خوارەوەی ئەم مزگەوتیان لە ساڵ 1938 دروست کرد. مزگەوتەکە سەرەتا هەر هەیکەلێک بوو، دوای 4 نۆژەنکردنەوە بۆتە بینایەکی فرەئاس کە زیاتر لە 2000 نوێژخوان لە خۆ دەگرێت. ژووری جیاوازی هەیە بۆ چالاکیە کۆمەڵایەتی جیاوازەکان. زۆربەی ئەو خەڵکە بەڕەچەڵک عەرەبن، ئەمەش ڕنگدانەوەی دیموگرافیای ناوچەی دێربۆرنە، بەڵام هەندێکی تر کۆچبەری ئەفریقایی و ئاسیایین. دەتوانیتنەوەی جیاوازیش بدۆزیتەوە. زۆربیان لە بنەچەوە کۆچبەر بوون لە وڵاتەدا. لێرە کەسانێک دەبینیت کە تازە گەیشتون، هەروە خەڵکانێک کە هەر لێرە ژیاون. بۆ مسلمانانی ناوچەی دێربۆرن کە زۆربیان پێشینەی کۆچبەریان هەیە، مزگەوتەکە تەنها شوێنێک نییە بۆ نوێژ و خواپەرستی. کۆمەڵگەی دەوروبەری مزگەوتەکە هەمیشەوا دەڕوانە مزگەوتەکە کاچەقی ژیانیانە و ڕۆژانە ژیانی خۆیان بە مزگەوتەکەەوە دەبەستنەوە، یان بۆ خۆیانیان خێزانەکانیان بۆ منداڵەکانیان، وە کاتێک پێویستیان بە یارمەتی دەبێت دێنە مزگەوتەکە. بە درێژایی ساڵ چالاکیە کۆمەڵایەتەکان بەڕێوە دەچن، بەڵام لە مانگی ڕەمەزاندا ئەو مانگە پیرۆزەی کە بە ڕۆژوبوون و سەرقاڵبوون بە خوێندنی ئاینیەوە بەسەر دەبن زۆر قەڵەباڵغ دەبێت، بە تایبەتی بۆ گەنجانی مسلمان. منداڵێکی زۆرمان هەیە کە بەدڵ قورئان لەبەر دەکەن، ژمارەیەکی کەمیان لە مانگی ڕەمەزاندا قورئان لەبەر دەکەن، پێشپەرچەی قورئانیش ئەنجام دەدەن. ئێستا مزگەوتی دێربۆرن بەنیازە هۆڵێکی وەرزشی زیاد بکات کە دەتوانرێت وەک ژوورێکی هەمەکارەش بەکار بهێنرێت بۆ بۆنە کۆمەڵایەتەکان. ئەوە بۆ ئەوەیە هەوڵ بدەینەوەی گەنجەکانمان لەخۆ بگرین، چونکە پەیامی ئێمە هەرەوە نییە تەنها بێت و نوێژ بکات، بەڵکو دەمانەوێت نوێژ بکەن و هەروە دەمانەوێت یاری بکەن. لە کاتێکدا بەپلی یەکەم ناوەندێکە بۆ خواپەرستی و چالاکی کۆمەڵایەتی بۆ مسلمانان، مزگەوتی دێربۆرن کراوەیە بۆ هەر کەسێک کە بیاوێت بێت و لەبارەی ئیسلامەوە شارەزا بێت. مزگەوتەکە لە گەشەکردندایە لەگەڵ شاری دێربۆرن کە حوتەم شاری میشیگەنە کە زۆرترین دانیشتوانی تیادایە. لە مانگی 11 ساڵی 2021دا یەکەم سەرۆکی شارەوانی مسلمانیان بە ناوی عەبدوڵڵا حەمودیان هەڵبژارد. ئاسۆ جەبار بۆ راپۆرتی ڕیڤان دوایستۆنۆ دەنگی ئەمریکا. شینەوار و پاشماین دیرۆکیین عێراقê ji şerên xwînî wêrankirina bi mebest û talankirinê jî rizgar bûne. Eger ne hemû ciwanan jî lê niha gelek ciwanan rastî gefên serdemê nû dibin. Ew gef yên bin axbûna wan e ji ber pêlên barîna ax û remla biyabanan. Ev şînewar
کو گەنجینەین سەردەمی بابلیانە ئەم نهادی بینن بە خەبات و هەوڵ و تێکچۆنین گەلک مەزن هاتن ڤەدیتن لێنەها هێدی ئەو وندا دەبن و دکەڤنا ژێرخەلی و ڕەملا بیابانان. عێراق یەک جوان وڵاتایە کو ڕاستی گوهڕینا ژینگەهێ دبە. هەر جارێکە پێلێن خۆلی پارینێ بداوی وەرن دەبینی کو هەنێک ژوان شینەوار و جهێن دیرۆکیین عێراقێ و جهێن کەڤنا کو گەلکێ پێناودارن بن دکەڤنە بنوێ ڕەملێ و بنوێ ئاخێ. دیشتان دفێ هەوڵ هەبن ji bo careke dî paqişkirinawan û parastinawan. Bi hîviya demên xweş em tên dawiya bername îro ya Kurt Connection hata careke dî her şad û bextewar bin û Xuda hafîz.